بەناوی خودای گەورەی میهرەبان، هەزاران هەزار ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە، و درود و سەڵات و سەلامیش بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم، ئەمڕۆ ئەچینە خزمەت سەربەشقێکی تر لە یارانی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. من لە حەڵقەی ڕابردوو پێم گوتن حەزرەتی جوبرائیل لەسەر شکڵ و شێوەی یەک لە بەدریەکان هاتە خوارێ و یارمەتی مسلمانانیدا لەو شەڕەدا. دەزانی لەسەر شکڵی چێ هات بە خوارێ؟ لەسەر شکڵ و شێوەی زوبەیری کوڕی عەوام. زوبەیری کوڕی عەوام کوڕی پلکی پێغەمبەرمانە صلى الله عليه وسلم، کوڕی سەفیەی کوڕی عەبدولموتەلیبە. سەفیە پلکی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. سەفیەی کچی عەبدولموتەلیب پلکی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام، کە ئەمەش زوبەیریش کوڕی سەفیە دەکا کوڕی پلکی پێغەمبەری صلى الله عليه وسلم. طبعا کوڕی برای خەدیجەیە، کوڕی برای خەدیجەیە زوبەیری کوڕی عەوام. پاشان ولاژاوای پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. خێزانی زوبەیری ناوی ئەسمائەیە، خوشکی دادا عائیشەیە کە خێزانی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. و ئەم پیاوە یەکێکە لە حەواریەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. دەزانن حەواری مانای چییە؟ پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم: إن لكل نبي حواريا. دەفەرمێ هەر پێغەمبەرێک حەواریەکی هەبووە. حەواری من زوبەیری کوڕی عەوامە. حەواری بە دوو مانایان دێ، بە مانایەک یعنی پاک و بێگەرد و بێعەیب، بە مانایەکی ترش یعنی پشتیوان و سەرخەری محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. جا بە حەقیقەتەن ئەم زوبەیر کوڕی عەوامە هەردوو سیفەتی لێ بووە، لۆیە لەقەبی حەواری پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام درایتێ. یەکەمین بەڕاستی پیاوێکی بێگەرد بوو، بەڕاستی پیاوێکی خاوێن و دوور لە هەموو ئەخلاقێکی نابەد و خراپ بوو، بەڵکو خاوەنی ئەو پەری ئەخلاق بەرزی و ئەو پەری ڕێکوی و ئەو پەری گەورەی بوو. و لە لایەکی تریشدا حقیقەتەن ناصر و پشتیوان و سەرخەری محەممەد المستەفا بوو صلى الله عليه وسلم. تازە ئیمانی هینا بوو، ئەمری 12 ساڵ بوو. سبحان الله. ڕۆژێک دیتیان زوبەری کوڕی عەوام شیرێکی لە دەستە، ئەخە بە خۆت منداڵی هەر ئەوتە بەتوانای تاقەتی هەیە شیرەکەی هەرگرێ، شیرەکەی هەر چێشایە و لە دەستی گرتێ زۆر بە تووڕەیی وا لە ناو کۆرانەکانی مەکە دەسوڕێتەوە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم گەیشتە زوبەیری، ئەبینێ شیرێکی پێ و دەموو چاوی سۆر بوویتەوە و چاوی ئابڵق بووە، وا زۆر بە تووڕەیی دەڕوە. فەرمووی زوبەیر زوبەیر، تەماشای پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵات وسەلام. بەڵێ یا ڕەسوول الله، بەڕێ ئەوە توی؟ تی بەڵێ زوبەیر منم. ئەو بۆە پەشۆکاوی، بۆچی ئەڕۆی؟
ئەم شیرت بۆ چێ قیت کردیتەوە بەرەو چێچی فەرمووی یا رەسوول الله صلى الله عليه وسلم بیستم گوتیان ئەزیەتی تۆیان داوە بەتەمانە تۆ دەرکەن لە مەککە بەوەڵڵا بەخۆم نەوەستام دەستمدا ئەم شیرە و تم ئەچم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەردەخەم جا فەرمووی زوبەیر چ دەکرد فەرمووی بقەسەم بەخوا شەڕە شیرم لەگەر ئەو کەسەی دەکرد کە ئەزیەتی تۆ بدا سبحان الله هەر لە منداڵیەوە مستحەقی ئەو لەقەبەی بووە هەر لە منداڵیەوە حەواری پێغەمبەری خوای بووە صلى الله عليه وسلم موقفی دووەمی ئەو پیاوە مەردە ئەوەیە لە شەڕی ئوحود بەڕاستی شەڕی ئوحود شەڕێکی زۆر سەخت و ناخۆش بوو خاصەتەن ئەو کاتەی کە خالیدی کوڕی وەلید ئەو کاتی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ موسڵمان نەبوو خالید لە موسڵمانەکان سووڕاوە و ئەوانەی کە لەسەر چێوی ئوحودیش بوون لەسەر گردەکە بوون و تیر هاوێشەکان هیچیان نمابوون کەمێکیان نمابی خالید ئەوەی بە فرسەت زانی و سووڕاوە و ئەوەی لەسەر گردەکە بوو کوشتینی و ڕاست پشتی موسڵمانانیان گرت لەو کاتەدا کافرەکانیش گەڕانەوە و خالیدیش لە پشتیان هات بەڕاستی موسڵمانەکان شۆک گرتیدی شەپۆکان حاڵیان تێکچوو لەو لێیان دەدرا ئیتر بەڕاستی جەبهەکە تێکچوو لەو کاتەدا کافرەکان بە فرسەتیان زانی کە بە هەموو هێز و قووەتیان بێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەهید بکەن بۆیە هەموو قووەتەکە هەموو شەڕ و تیر و شیرەکان لەسەر جەبهەی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم بەڵام ئەوەی ڕۆژێ جانفیلای ئیسپات کرد ئەوەی کە ئەوێ ڕۆژەی خۆی قوربانی پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی ڕۆژێ لەم شەڕەدا کە بەڕاستی دیفاعی لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لەمانە زوبەیری کوڕی عەوام بوو موقفێکی تری ئەو پێغەمبەرە پێش ئەوەی شەڕی ئوحود دەست پێ بکا کابرایەک هاتە دەرێ داوای مبارەزەی کرد ناوی تەڵعەی کوڕی ئەبی تەڵەی ئەلعەبدەری ئەو پیاوە کە پێیان دەگۆ کەپشول کەتیبە یعنی لە پێش کەتیبەی دەڕۆی کەپشول کەتیبە یعنی ئەوە جانفیدا و قوربانی کەتیبەکەیە ئەوە لە هیچ نەدەگەڕاوە زۆر کابرایەکی زەبەلاح و زۆر زەخم و زۆر شەریز بوو ئەو کابرای هات گوتی چێ دەتوانی مبارەزەم لەگە بکە سبحان الله چێ لە بۆی دەرچوو لەناو ئەو هەموو ئەسحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زوبەیری کوڕی عەوام لە بۆی دەرچوو بەرامبەری ڕاوەستا و وەکو پرینگ خۆی هاوێشتە سەر ئەسپەکەی کابرای و بەری داوە و سبحان الله بە ماوەیەکی زۆر کرد سەری کابرای لێ کردەوە و کوشتی و مسلمانەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە هێز و قووەتی خۆی تەکبیری لێدا و مسلمانەکان لە پاشەوی تەکبیریان لێداوە سبحان الله بەڕاستی حەواری پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم مەشهەدێکی تری ئەو پیاوە بەرزە لە شەڕی یەرمووک کە بەڕاستی شەڕی یەرمووک شەڕێکی زۆر خوێناوی و زۆر زەحمەت و زۆر ناخۆش بوو بەڵام بەڕاستی ئەم پیاوە ئیسپاتی کرد کە حەواری پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم لەم شەڕەدا توانی بەڕاستی مسلمانەکان بەسەر بێخی و بە دوو شیری شەڕی دەکرد کە دوو کەس لە جەیشی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام بە دوو شیر شەڕیان دەکرد یەکیان خالیدی کوڕی وەلید ئەوی تکەیان زوبەیری کوڕی عەوام بەڵام لە شەڕی لە میسر قەلعەیەک هەبوو کە پێیان دەگوت قەلعەی بابلیەکان ئەم قەلعەیە حتا برێ عاسێ و ناڕەحەت بوو مسلمانەکان 7 مانگ بوو دەورەی ئەو قەلعەیان گرت بوو ئەو قەلعە نەدەگیرا ئەو بوو ئیمامی عومەر نامەیەکی نارد بەڕاستی گلەیی لە قائیدی جەیشی مسلمانەکانی کرد و نەسحەتی مسلمانەکانی کرد کە ئێوە لە خوا بترسێن ئیلا گوناحتان تێدا هەیە بۆیە ئەم نەسر و ئەم فەتحەیە ئەوە تاقیر بووە بۆیە دوو سەرکردەی خۆی لە بۆ ناردن کە ببنە مەدەد و پشتیوانی بۆیە ئەم قەلعەی بابلیەکان فەتح بکەن و سەرکەوتن بەدەست بێنن ئەویشیان محەممەدی کوڕی مەسلەمە بوو و لەگەر زوبەیر کوڕی عەوام کاتێک کە زوبەیر
ئەگە محەممەدی کوڕی مەسلەمە گەیشتنە جەیشی مسلمانان بەڕاستی مسلمانەکان وورەیان بەرز بووە. ئازوبەیر وەکو پڵنگ هێرشیان کرد و لە پێشیان بە هەردوو شیر هجومی قەڵعەکە کرد و بەسەر قەڵعەکە کەت سبحان الله وەکو پڕنگ بەسەر قەڵعەکە کەت و حتا دەرکەکەی کردەوە. اینجا مسلمانان بە یەک تەکبیر و بە یەک الله ئەکبەر چۆن فتحی بابلیەکانیان قەڵعەی بابلیەکانیان فتح کرد و مسلمانان سەرکەوتون و مسریش لە پاش ئەوەدا ئازاد کرا. زە ئازیزانم یەکێکی تر لە شەهامەتی و گەورەی ئەم پیاوە ئەوە بوو کە بەڕاستی زۆر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش دەویست و زۆر عاشقی محەممەد المستەفا بوو عليه الصلاة والسلام. حتا وەفاتیشی فەرموو هەموو کات بەڕاستی ئامادە بوو تەنها و تەنها دیفاع لە دینی محەممەد بکە صلی الله عليه وسلم. جا بۆیە بەڕاستی حەقی خۆیەتی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەقەبی حەواری دایتێ. کەواتە هەر کەسێک ئێمەڕۆ لەو زروفەدا بێتن وەکو زوبەیری کوڕی عەوام خۆی تەرخان بکە لە دیفاعکردن لەم دینەدا، لە بڵاوکردنەوەی ئەم دینەدا، لە سەرخستنی ئەم دینەدا، لە بڵاوکردنەوە و لە پەخشکردنی ئەم نور و بەرەکەتادا، لە بانکردنی خەڵک بۆ خوا، بۆ نوری خوا، بۆ مزگەفتی خوا، بۆ قورئانی خوا، بۆ پێغەمبەری خوا. بەڕاستی ئەمەش وەکو زوبەیری کوڕی عەوام ئەبێ. ئەوەش ئەم لەقەبەی ئەدرێتێ کە پێی ئەرێن حەواری ڕەسوول الله صلی الله عليه وسلم. بەڵام ئازیزانم ئەم سەحابەیە زوبەیری کوڕی عەوام یەکێکی تریشی لەگەڵە ئاوا. ئەم دوانە پێغەمبەر ئەفەرمێ عليه الصلاة والسلام ئەم دوانە جیرانی منن لە بەهەشت. دەی بزانین ئەو جیرانەی پێغەمبەر چێیە کە لەگە زوبەیری لە خزمەت پێغەمبەردا لە ڕۆژی قیامەتدا لە بەهەشتی فردەوس العەلادا جیرانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. بۆ وەڵامی ئەم پرسیارە تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.